بەناوی خوای بەخشندەی میرەوان سڵاوتان لەبێ بەڕێزان پێخۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە تەوەری ئەم شەومان تایبەت کردووە بە پرۆژە یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان لە دوای دروستبوونی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو کارانەی کە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنە جیاوازەکان قسەی جددیان لەسەر دەکرد پرۆژە یاسای چاکسازی بوو کە هەمیشە لایەنە سیاسیەکان فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان تەنانەت لایەنی دەسەڵات لە یەکێتی و پارتی ژەختیان لەوا کردەوە لە هەناوی حکومەتەوە لە هەناوی حکومڕانی لە هەرێمی کوردستان هیچی تر تااقەتی ئەوەی نەماوە کە بەرگەی ئەم هەموو گەندەڵی و ناشەفافیە بکرێت پێویستی بە ڕیشەکێشکردنی گەندەڵیە لە ناو جومگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەویش بە پرۆژە یاسایەک دەتوانرێت ئەم چاکسازیە بکرێت لە کابینەی پێشەوە پرۆژە یاسایەک دێت و دەچێت و قسەی لەسەرەکرێت و بەڵام لە بواری جێبەجێکردن و دەرکردنی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە تا ئێستاکە هەرماوەتەوە قسەی جددی لەسرە بەڵام جێگەی ئومێدی زۆری هاوڵاتیان و ڕۆشنبیرانیش نییە لەبەرەوەی بەشێک لە بڕگەکانی ناو پرۆژە یاساکە کاتێک دەیخوێنیتەوە بەشێکی زۆری مەتاتی تێدایە لەبەرەوە پرۆژە یاسای چاکسازی ئێستاکە خەڵکی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان هەموو ئومێدەکان لەسەرم پرۆژە یاسایە وەساوبۆی کە حکومڕانی چەند ساڵی پێشووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڵکو و خوابکە لە ڕێگەی ئەم پرۆژە یاسایەوە هەموو ئەو نەهامەتیە گەندەڵی و ناشەفافیەتی کە لە داهات و بودجەی گشتی و شایستە داراییە ناشایستەکانی کە دەدرا بە کۆمەڵێک کەس و ئەوانە ڕێک بخرێتەوە بەتایبەت خانەنشینی بەتایبەت موچەی پلە باڵاکان ئەمانە هەموو قسەی جددیان لەسرە و خانەنشینی شارستانی کە نزیک بە 40-50 ساڵ خزمەتی شارستانیەتی هەیە موچێکی کەمی لە بەرامبەردا وەرەگرێ ئەم پرۆژە یاسایە ئومێدی زۆری لەسەر هەڵنراوە بۆ ئومێدین کە پەرلەمانی کوردستان پرۆژەکە زیاتر بەیەسر بکات چونکە هەندێک لە خاڵەکانی بەپێی ئەو خاڵانی کە دەیخوێنیتەوە هەستەکەی خەلەلی زۆریان تایە بەڵام من جێگەی من نییە باز لەو خەلەلانە بکەم بە دیاریکراوی هەتا لایەنی معنی نەدوێنین ئەم شەو لەگەڵ پەرلەمانتارێک دواتر ئەیناسێنم بە ئێوەی خۆشەویست قسەی جددی دەکەین لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان وەکو هەمیشەش چەند هەواڵێکی ئابووریمان هەیە یەکەم هەواڵمان لەبارەی پیشەسازی نەوتی ئەمریکایە پیشەسازی نەوتی لیتەی ئەمریکا لە ساڵی 2020 بوو خاوبوونەوەیەکی بەرچاوی بەخۆوە دەبینێ بەوەش کۆتایی بە دەیەک گەشەی خێرای ئەو پیشەسازیە دێک کە لە 6 ساڵی ڕابردوودا بە هۆکارێکی سەرەکی دابەزینی نرخەکانی نەوت دادەنرا لە کۆتایی 2019 بەرهەمێنانی ڕۆژانی نەوتی لیتەی ئەمریکا لە 13 ملیۆن بەرمیل نزیک بووە بەڵام دابەزینی ئاسی وەبەرهێنان و کەمبوونەوەی بەرهەمی هەندێک لە کێڵگەکان دەبێتە هۆی ئەوەی پیشەسازی نەوتی لیتەی نەتوانێت ئەم ساڵ بەو خێرایی ساڵی ڕابردوو گەشە بکات هەندێک لە شرۆڤەکارانی بواری ئابووری کە قسەیان بۆ ئاژانسی ڕۆیتەرزی بەریتانی کردو دەڵێت گەشەی نەوتی لیتەی لە ساڵی 2020 تەنها 100,000 بەرمیل دەبێت لە ڕۆژێکدا گەشەی خێرای نەوتی لیتەی بە گەورەترین ڕووداوی پیشەسازی نەوتی گیان لە قەڵەم دەدرێ هەر ئەو گۆشە خێرایە شۆکار بوو بۆەوەی ئەمریکا ببێتە گەورەترین بەرهەمێنی نەوتی گیان بەڵام ئەو گەشە خێرایە نەیتوانی بەهای پشکی کۆمپانیەکانی نەوت لە بۆرسەکانی ئەمریکا بە شێوەیەکی بەرچاو بەرز بکاتەوە بە گوێرەی راپۆرتەکەی ڕۆیتەرز یەکێک لە کێشەکانی دیکەی پیشەسازی ئەوەیە نەیتوانیوە قازانجی خۆی بەرز بکاتەوە ئەوەش وەبەرهێنەرانی سار کردوتەوە ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپێک لە ناوەڕاستی 2014 هەتا کۆتایی 2016 دەستی بە ململانەی بەرهەمێنان لەگەڵ ئەمریکا کرد ئاماژ لەو ململانەیە ئەوە بوو بە بەرزکردنەوەی بەرهەمێنان نرخەکانی نەوت ئەوەندە کەم بکەنەوە کە بەرهەمێنەرانی نەوتی لیتەی لە کیشوەری ئەمریکای باکوور نەتوانن قازانجی لێ بکەن ئەمەنگاوەی ئۆپێک بۆ ماوەیە گەشەی خێرای نەوتی لیتەی ئەمریکای خاو کردەوە بەڵام لە 3 ساڵی ڕابردوودا ئەو پیشەسازیە دەستی باڵسانەوەیەکی بەهێز کردەوە بەڵام ئێستا وەبەرهێنەران هۆشداری دەدەن
پێیان وایە ئەگەر نرخەکانی نەوەلەوەی ئێستا بەرزتریش ببێتەوە. هەواڵی دووەمی ئابووریمان لەبارەی هەناری هەڵەبجەوەیە. ئەم ساڵ جوتیاران قسەی جدیان لەسەر هەناری هەڵەبجە دەکرد کە بەرەمێنانی هەنار بە شێوەیەکی باش گەشەی کردبوو. بابزانین هەواڵەکە چی تێدایە؟ پارەی داهاتی هەناری هەڵەبجە 10 ملیارد دینار بووە. ساڵ بە ساڵ ڕووبەری باخی هەنار لە پارێزگای هەڵەبجە زیاتر دەبێت. داهاتی فرۆشی ساڵی ڕابردووی ئەو پارێزگایە نزیکەی 10 ملیارد دینار بووە. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ئامارێکی وردی نییە لەبارەی ڕووبەری باخی هەنار لەسەر ئاسی هەرێمی کوردستان، بەڵام بەپێی هەندێک ئاماری سەرەتایی زۆرترین ڕووبەری باخ و بەرهەمی هەنار لەسەر ئاسی هەرێمی کوردستان دەکەوێتە پارێزگای هەڵەبجەوە. بەپێی تازەترین ڕووپێوی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە کراوە، ڕووبەری زیاتر لە 9,200 زەوی لەلایەن 3,900 جوتیاری ئەو پارێزگایە کراون بە باخی هەنار. بەشی زۆری باخەکان لە قۆناغی بەرهەمدا. ستار مەحموود بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە ڕایگەیاند لە باخەکانی پارێزگای هەڵەبجە زیاتر لە 8 جۆر هەنار هەن. نزیکەی لە 95 باخەکانی هەڵەبجە لە جۆری ساڵەخانین کە هەر دووەنمێکی 4 تاوەکو 5 تۆن بەرهەم دەدات. بەڵام لەبەرەوەی هەندێک جوتیار وەک پێویست خزمەتی باخەکانیان ناکەن و خاکی هەموو ناوچەکەش وەکو یەک نییە، بۆیە نزیکەی 3 تۆن بەرهەممان بۆ هەر دووەنمێک هەژمار کردووە. بەم پێوەرە تێکڕای بەرهەمی ساڵی ڕابردووی باخەکانی هەڵەبجە زیاتر لە 27,000 تۆن بووە. ڕاشی گەیاندووە زۆربەی ئەو هەنارەی بەرهەم هاتووە لە کاتی جیاواز دەخراوەتە بازاڕەوە. بەشێکیشی لەلایەن جوتیاران و کارگەکانەوە کراوە بە ڕووبانار و شەربەت. بەشێکیشی لە کۆگاتە هەڵگیراوە بە پێی خواست دەخرێتە بازاڕەوە. حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەری گشتی باخداری و دارستان لە هەرێمی کوردستان پێی وایە بەرەمی ناوخۆی هەنار زۆر زیاترە لەو بڕی لە داتاکانی وەزارەتەکەیدا تۆمارکراوە. دەڵێت چونکە لە کاتی پێگەیشتن نرخ زۆردا دەبەزێت. بەشێک لە جوتیاران بۆ ئەوەی کرەی گواستنەوە نەدەن بەرەمەکانیان لە ناو کێڵگە دەفرۆشن. شانی باسیشە بەرەمی ساڵی ڕابردوو نزیکەی 50,000 تۆن بووە. هەواڵی کۆتاییمان لەبارەی لە دوای بارگرژیەکانی ئەمریکا و ئێرانەوە ترسێکی زۆر لەلایەن عێراق بە تایبەت و دانیشتوانی هەرێمی کوردستان دروست بوو. ئەوە بوو کە بەهای دراوی عێراقی زۆر دابەزێت، بەهای دراوی دۆلار بەرز بێتەوە. هەواڵی سێمان لەو بارەوەیە. بەرزبوونەوەی نرخی دۆلار کاتیە. بەڕێوەبەری بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند بەرزبوونەوەی نرخی دۆلار کاتیە و لەگەڵ هێوربوونەوەی دۆخەکە نرخی دۆلار گوێگیر دەبێتەوە. ڕاشیگەیاند بەشێکی زۆری بەرزبوونەوەی نرخی دۆلار پەیوەندی بە بارودۆخی عێراقەوەیە. بە تایبەت بڕیاری پەرلەمان بۆ دەرکردنی هێزە بیانیەکان وتیشی لەگەڵ هێوربوونەوەی دۆخەکە نرخی دۆلار جێگیر دەبێتەوە. 100 دۆلار لە نزیکەی 120,000 دینار جێگیر دەبێت. ڕاشیگەیاند بەشێکی دیکەی بەرزبوونەوەی نرخی دۆلار پەیوەندی بەوە هەبوو کە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو پشوو بۆ و بانکی ناوەندی دۆلاری نەخستۆتە بازاڕەوە. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان. لەگەڵ بەڕێز ڕووپاگ ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان شەنوکەوی بابەتەکەمان دەکەین لەبارەی پرۆژە یاسایی چاکسازی دارایی لە هەرێمی کوردستان کە لە ئێستادا پرۆژە یاساکە لەبەردەستی پەرلەمانتارانە و بڕیار وایە لەم چەند ڕۆژەدا یەکلا ببێتەوە. خات و ڕووپاک سپاس بۆ ئامادەبوونتان لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانی. خات و ڕووپاک من ئەمەوێت سەرەتا باز لەوە بکەم کە من پرۆژە یاساکەم خوێندەوە بە تایبەت ئامانجی پرۆژە یاساکە شتی زۆر جوانی تێدایە، ینی بە 4 خاڵ ئامانجەکە ڕوون کراوەتەوە. بێگومانیش بەڕێستان لە من باشتر ئامانجەکە دەزانن ئایان پرۆژە یاسایە خودی ئەو ئامانجە لە ئەرزی واقعا کاتێک جێبەجێ ئەکرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لەلایەن حکوومەتەوە
ئەم چوار خاڵ لە ئامانجە دێنێتە دی؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە، زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان، زۆر سوپاس بۆ تۆش کاک سالار. ئەو پرۆژە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکە کە لە 20 مادە پێک هاتووە و لە چەند بەشێک پێک هاتووە. ئەم پرۆژە یاسایە کۆمەڵێک بوار لە خۆی دەگرێت لەو وەکو ناونیشانی ئەم پرۆژەیە کە حکوومەت ناردوویەتی و حکوومەت ماوەی مانگێک نابێ ئەم پرۆژەی ناردووە بۆ پەرلەمانی کوردستان، بۆی پەرلەمانی کوردستان پەسەندی بکا و بیکات بە یاسا. وەکو هەمومان دەزانین کە لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە لە کابینەی ڕابردووش حکوومەت ئەم پرۆژەیە بەڵام لەوانەیە بە هەندێک گۆڕانکاری ئێستا کە ئێستا تێدا کراوە کابینەی ڕابردوو پێشکەشی پەرلەمانی کردو، بەڵام لەبەر هەندێک ئیشکالیەت کە ئێستا ئێمە شتێبینیمان لەسەر هەیە هەمان ئەو ئیشکالیەتانەیە. وەزیر عەفو سەرۆکی هەرێم واژووی لەسەر پرۆژەکە نەکردو گەڕاوە بۆ پەرلەمان، بەڵام بەداخەوە ئێستاش کە ئەم پرۆژەیە هاتووە هەمان ئەو ئیشکالیەتانی کە پێشووتر یاساکەی بۆ پەسەند نەکرا هەمان ئەو ئیشکالیەتانی تێدایە و هەروەها تێیدا جێ نەکراتەوە بۆ معالەجەکردنی. و من ناڵم ئەم پرۆژەیە سەر لەبەری پرۆژەیەکە کە خاڵی باشی تێدا نەخێر، خاڵی زۆر باشی تێدایە و لە زۆر بڕگە و مادەی باشی تایە، بەڵام لە جێی تموحی ئێمە نییە و لە جێی تموحی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نییە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەندێک خاڵی جەوهەری هەیە و ئێمە من لە لیژنەی یاسایی هەندێک خاڵم پێشنیار کردو، بەڵام بەداخەوە جێ نەکراوەتەوە لەم مەشروعە و لە لیژنەی داراییش بە هەمان شێوە کە ئەنداممان لە فراکسیۆن لە لیژنەی داراییە کۆمەڵێک خەڵکە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و موچەخۆراندا ئێمە پێمان وایە لەگەڵ ئامانجەکانی ئەم یاسایە یەکی دەگرتەوە دەبوو جێگیر بکرابان بۆی ئامانجەکان تحقیق بێ، بەڵام بەداخەوە جێگیر نەکراوە. ئێمە ڕاوەستاوین لەسەر کۆبوونەوەی بەیانی کە خوێندنەوەی دووەمە بۆ ئەم پرۆژەیە، خوێندنەوەی دووەم دەکرێت. لە خوێندنەوەی دووەم گفتوگۆ لەبارەی کۆی مادەکانی ئەم پرۆژەیە دەکرێت. ئێمە ڕاوەستاوین لەسەر ئەوەی کە گفتوگۆکانمان لە ناو هۆڵی پەرلەمان بکەین و پاشان لە لیژنەی یاسایی و لیژنە تایبەتمەندەکان گفتوگۆکانمان ئەگەر پشتگیری پەرلەمانتارانی بەدەستهێنا و بە تەکید بەدەستشی دێنێ جێگیر بکرێن بۆی ئامادە بێ بۆ دەنگدان، واتە لە راپۆرتی هاوبەش جێگیر بکرێ بۆی ئامادە بێ بۆ دەنگدان. زۆر باشە. و باسمان لەوەش کردووە پێشتریش ئێمە ئەو خاڵانێک کە هەمانە ئەگەر جێگیر کران ئێمە 100% لەگەڵ هەر پرۆژەیەکی چاکسازین، بەڵام ئێمە تێبینیمان هەیە و تێبینیەکانمان دەخینە ڕوو. خات و ڕووپاک ئەگەر ئەم پرۆژەیە کە بەڕێزت باسی کرد کە وتت خاڵی لاوازی زۆر بێشک خاڵی باشیشی تێدایە، ئەگەر ئەم پرۆژەیە بەم شێوەی ئێستا کە ئێوە تێبینی زۆرتان لەسەر هەیە بڕواتە بواری جێبەجێکردنەوە لە ئەرزی واقعا ئەوەی کە ئامانجەکەیەتی ئەیهێنێتە دی، ئایا خواستەکانی خەڵک لە ناو پرۆژەیە جێکراوەتەوە؟ نەخێر ئەگەر بەو شێوەیە بێ بەو جۆرەی ئێستا بێ و بەو جۆرە بڕوە نەخێر هەندێک لە ئامانجەکانی ئەم یاسایە کە ئاماژەی پێکردووە تحقیق نابێت، جێبەجێ نابێ. ناشکرێک تۆ ئامانجت لە دەرکردنی یاسایەک شتێک بێ لە ناوڕۆک شتێکی تر بێ، ناکرێمە هەر لە ڕووی یاساییەوە ناکۆکە لەگەڵ یەکتری، بۆیە کە تۆ ئامانجی هەر یاسایەک دەنووسی لە پاشان ئەو مادانێک کە دەینووسی دەبێ بینا بێ لەسەر تحقیق بوونی ئەم ئامانجە، کە تحقیق نەبێ ئەو یاسایە بخۆی ئیشکالیەتی تێدا هەیە. نەخێر ئەو بنەمایانەی کە یەکسانی و دادپەروەری و شایستەبوون بووە لە خەرج و موچە و دەرماڵە ئەم ئامانجانە ناپێکێت، چونکە زۆر خاڵ هەیە ئێستا دەچینە ناو وردەکاری کە ئێمە تێبینیمان لەسەری هەیە و پێویستە ئەم خاڵانە جێ بکرێتەوە بۆی ئامانجی ئەم یاسایە بپێکێ. خات و ڕووپاک بەڕست باسی کرد ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی خاڵی لاوازتان لە ناو پرۆژەیە بەدی کرد و بێگومانیش لەگەڵم خاڵە لاوازانە نین. حەزەکەم بۆ بینەرانمانی باسکە ئەو خاڵە لاوازانە چین کە لە ناو پرۆژە یاساکەدا هەیە و تێبینیتان لەسەری هەیە. بەڵێ
ئێمە وەکو پێشتریش باسمان کرد خۆی چاکسازی کە تۆ چاکسازی دەکەی چاکسازی حەقیقی پێشتر دەبێت لە داهات بکرێت اینجا بێ سەرخەرجیەکان ئێمە ئەگەر نەزانین داهاتمان چەندە ناتوانین بینا لەسەر خەرجیەکانمان بکەین هەر فرد نەک حکوومەت فەردێک کە نەزانێ داهاتی مانگانەی چەندە ناتوانێت بچێ بە کەیفی خۆی سەرفیکە لەسەر ئەساسی داهاتەکەی اینجا خەرجەکان بنیاد دەنێ و خەرجیەکان ڕێک دەخا بۆ ئێمە پێمان وایە کە دەبێت داهات ڕێک بخرێ و چاکسازی لە داهات بکرێ اینجا لە خەرجی بەڵام ئەو پرۆژەیە کە پێشکەش کراوە چاکسازیە لە موچە و لە دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان ئەگەر بین تەنها لەسەر ناونیشانی پرۆژەکە قسە بکەین و بەس لە خەرجیش ئێمە قسەی لەسەر بکەین و بەس لەو مەشروع عشکە مادەکانی چەند مادەیەکن پێکاتۆ لە چەند مادێک اینجا ئێمە هەر تێبینی زۆرمان لەسەر هەیە جیا لە داهاتیش ئەو تێبینیانەیە کە هەمانە ئێمە پێمان وایە هەر یاسایە کە دەردەچێت بۆ مەسلحەی عامەیە و هەرواشە یاسا کە دەردەچێت بۆ بەرژەوەندی گشتیە ئەگەر بەرژەوەندی گشتی لەو زەمن و کاتا لە دەرچوونی هەر یاسایەک تحقیق نەبێ ئەو پێی ناگوترێ یاسا چکە یاسا بۆ خزمەتی خەڵکە ئەم یاسایە ئەو خاڵێک کە ئێمە تێبینیمان لەسەر هەیە خاڵێکی جەوهەری مەش پاشەکەوتی موچەیە بە خاڵێکی زۆر مەتاتی جێکراوەتەوە کە لە لیژنەی دارایی و دوای چەندان گفتوگۆی پەرلەمانتاران لەگەڵ حکوومەت ئەم خاڵەیان جێکردوتەوە کە جێیان کردوتەوە جێگای دەستخۆشیە بەڵام بە کۆمەڵێک هەڵە و کەم و کوڕیەوە کە حکوومەت ئامادەی دەرنەبڕێەوە بۆی جێبەجێیان بکەم یەک لە خاڵەکەم موچە پاشەکەوتکراوەکانە کە با خاڵێکی زۆر مەتاتی باسکراوە دەڵێ حکوومەت ئەژمێرێکی بانکی دروست دەکا بەڵام بە هیچ جۆرێک بۆ موچەخۆران بەڵام بۆ هیچ جۆرێک ئاماژە بۆ ناکە کە ئەو موچە پاشەکەوتکراوەی فەرمانبەر بۆی پاشەکەوتکراوە بخرێتە سەر ئەو ئەژمێرە بانکیە ئەگەر نەخرێتە سەر ئەو ژمێرە بانکێ بە ئەژمێری بانکی هەر دروست بکرێ ئەوە زامنی موچە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران ناکە ئێمە دەمانەوێت لەناو ئەم یاسایە بە خاڵێک تەحدید بکرێ کە زامنی موچە پاشەکەوتکراوەکانی موچەخۆران بکرێ بەدانەوەیان واتە موچەخۆر بزانێت لە چ کاتێکدا ئەو موچەی بۆ پاشەکەوتکراوە دەیدرێتەوە و هەروەها قۆناغبەندی بۆ دانەوەی موچە پاشەکەوتکراوەکان بکرێ بە چەند قۆناغێک حکوومەت ئامادەی دەرببڕێ و هەروە لەم یاساجێ بکرێتەوە کە موچە پاشەکەوتکراوەکان دەداتەوە موچەخۆران و دەیخاتە سەر ئەو ئەژمێرە بانکێ یەکێک لە خاڵەکانی تر کە ئێمە تێبینی زۆرمان لەسەری هەیە مەسلەی کەمترین موچەی خانەنشینیە و خولی ڕابردووش قسەی زۆر قسە و باسی زۆری لەسەر کرا و گفتوگۆی زۆری لەبارەوە کرا کە موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستان خانەنشین هەیە 200,000 موچەکەیەتی کەچی دەبینین لە عێراق ئێمە لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵین لە عێراق لە 2019 مانگی 12 ئەوەشیان تعدیل کردەوە کەمترین موچەی خانەنشینیان کردە 400 بۆ 500,000 دەبینین لێرە لە هەرێمی کوردستان کاری پێ ناکرێ بۆیە ئێمە دەڵێن هەر ناهاوشێوەی عێراق کاری پێ بکرێت کەمترین موچەی خانەنشینی تهدید بکرێ و لە 400,000 کەمتر نەبێ کە لێرە تهدید نەکراوە بەڕاستی و هەروەها کۆمەڵێک خاڵی تێدا هەیە ئێمە لە هەندێک لە خاڵەکان ئەوانەی کە بندیوارن و بە ناشایستەیی دامەزراون بە فەرمانی کارجێڕی دامەزراون لەم یاسایە معالەجە کراوە کە ببن بە هەمیشەیی ئەو فەرمانە کارجێڕیانە وەکو دۆسیە بۆیان حساب بکرێەوە هەروەها هیچ کێشیان نەبێ معالەجەی وەزعی ئەوانی کردو ئێمە لەگەڵی نینە ئێمە لەگەڵ هەر دامەزراندنیەکی یاساین و بە فەرمان لەگەڵ فەرمانی کارجێڕین لەگەڵ هەر دامەزراندنێک کە بە یاسایی لە ئەنجومەنی وەزیران فەرمانبەر دامەزراوە و هەروەها هەندێک خاڵی ترکە لەسەر موچەی پلە باڵەکان زۆر قسە و باسی لەسەر کرا لە ماوەی لەو چەند ڕۆژەی ڕابردوودا ئەمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامین ئەو شتێک کە قەناعەتمان پێ هەیە ئەوەش لە ڕاگەیاندن دەیڵێن ئێمە پێمان وایە خەلەلی گەورە لەسەر زۆری موچەی پلە باڵەکانە واتە پلە باڵە موچەی ئەوەندە زۆرە کە خانەنشین دەبێت ئۆتۆماتیکی هەر ڕێژەیەکی بۆ دانەی زۆر دەکە بەر لەوەی تۆ بێ موچەی خانەنشینی کەمکەوە دەبێت موچەی پلە باڵا کەمکەوە
کە موچەی لە باڵاتکەم کردەوە ئەو ڕێژەیە کە لەو یاسای دیاریکراوە یا لە هەموو دنیا لە هەر یاسایەک دیاریکراوە ئۆتۆماتیکی موچەکە دێتەوە خوارێ بۆ موچەیەکی معقول و تەبەقەی بەرز و نزم لە هەرێمی کوردستان پەیدا نابێ. بۆیە دەبێ ئێمە داوای ئەوە دەکەین لەم یاسایە بە مادەیەک موچەی لە باڵاکان کەم بکرێتەوە جا بۆ 150 و بۆ هەر ڕێژەیەکە کە ئێمە لەوێ پێشنیاری دەکەین بۆی ئۆتۆماتیکی بۆ خانە نشین بوونیش موچەی لە باڵا بێتە خوارێت چونکە ئیشکالی گەورە لە زۆری موچەی لە باڵاکانە کە کەم خەڵک باسی لێ دەکا مشکلەی گەورە لە زۆری موچەی لە باڵاکانە و ئێمە دا ئەوە دەکەین کە موچەی لە باڵاکان کەم بکرێتەوە. زۆر باشە سێ خاڵی زۆر گرنگت باس کرد خات ڕووپا کە قسەی جددی هەڵەگرن. بێگومان فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان پارێکی زۆریان لای حکومەتی هەرێمی کوردستان هەیە. بە پێی ئەم یاسایە خات و ڕووپاکەمەوێت بە دیاریکراوی بە پێی ئەم پرۆژە یاسایە حکومەت ئیجبارەکات کە ئەم پارە پاشەکەوتکراوانە نافەوتێن ڕۆژێک هەرەبێ حکومەت چێتە ژێرباری ئەو حاڵەتی کە حکومەت هەرێمی کوردستان دەبێت بیداتەوە بە فەرمانبەرەکان و موچەخۆرەکانی یاخود نەخێر تەنها باس کراوە ئەژمارێکی بانکیان بۆ کرێتەوە و هیچی تر. تەنها باس کراوە کە ئەژمێرێکی بانکیان بۆ دەکرێتەوە لە ئەنجامی جێبەجێکردنی ئەم یاسایە یاخود هەر کاتێک حکوومەتی هەرێمباری دارایی باش بوو ئینجا بە ڕێنمایی پێویست ڕێنمایی بۆ دەردەکاکایە چۆن موچە پاشەکەوتکراوەکان دەداتەوە نەخێر هیچ زامنێک لەو یاسایە زامنێک بۆ موچە پاشەکەوتکراوەکانی موچەخۆران نییە و ئێمە ئەو تێبینیە کە هەمانە لەسەر ئەمەیە ئێمە دەڵێن دەبێت بە یاسا زامنی موچە پاشەکەوتکراوەکانی موچەخۆران بکرێت چونکە بەڕاستی بە بڕیارێکی نایاسایی موچەیان پاشەکەوتکراوە ناکرێ بە بڕیاری نایاسایی و بڕیارە نایاسایە کە ئەفزەڵ بکرێ بەسەر یاسادا بۆیە ئەم بڕیارە نایاسایە چونکە ئەو بۆ معلوماتتان ئەم پرۆژەیە هەمووی ڕاستکردنەوەی بڕیار و فەرمانە نایاسایەکانی حکوومەت و کابینەیەک لە دوایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو بڕیار و فەرمانە نایاساییانە تۆ دێ بە یاسا ڕاستی دەکەیەوە دەبێ ئەو بڕیاری پاشەکەوتی موچەش کە بە نایاسایی دەرکراوە دەبێت لێرەدا جێ بکرێتەوە و هەروەها بە یاسا بیکەی بۆی زانمونی موچە پاشەکەوتکراوەکانی موچەخۆران بێ و بۆی هیچی تر موچەخۆران لە قەلەقی ئەوەدا نەبن کە ئایا ئەو موچە پاشەکەوتکراوانەی کە بڕێکی یەکجار زۆرە چۆتە لای حکوومەت ئایا حکوومەت بەرنامەی چییە ئایا دەبێ بمانداتەوە ئایا نەخێر ئێمە دەمانەوێت لەم یاسایە بە تهدید بکرێت کە زامنی موچە پاشەکەوتکراوەکانی موچەخۆران بکە. خات و ڕووپاک لەبارەی خانەنشینی شارستانی و خانشینی پلە باڵاکان پرسیارەکە کۆکەمەوە ئەگەر بەم شێوازە مەتاتیە کە باز لە خانشینی کراوە و دیاری نەکراوە ئاستی کەمترین موچەی خانشینی چەنە بێت فراکسیۆنەکان تا چەند ئەمە ئەنێرنەوە بۆ حکوومەت کە بێ کەمترین بڕی موچەی خانەنشینکراوی دیاری بکرێت هیچ شتێک لەو بارەوە کرێت سبەینێ؟ بەڵێ بەیانی خۆی خوێندنەوەی دووەمە پەرلەمانتاران قسەی خۆیان دەکەن بە ئامادەبوونی سەرجەم وەزیرە پەیوەنددارەکان پێم وایە 5 بۆ 6 بۆ 7 وەزیر ئامادە دەبن لە ناو دانیشتنی پەرلەمان و ڕوونکردنەوەی پێویست دەدەن و ئێمە داوای ڕوونکردنەوە دەکەین و وەکو باسم کرد مەسەلەی خانەنشینی لە پلە باڵاکان دەبێت تو لە ئەساسەوە دەست پێ بکەیت دەبێت لە بنەڕەتەوە تۆ موچەی پلە باڵاکەم بکەیەوە بۆی تووشی ئەو ئیشکالە نەبی هەمان بە هەمان شێوە پاشان بڵی خانەنشینیان زۆرە تۆ موچەی کەمکەوە بۆی ئەم ڕێژەی کە بۆی دیاریکراوە کەمترین ڕێژەی بەرکەوێ چونکە بەڕاستی ئەساسەکەی هەڵەیە کە موچەی پلە باڵا موچەیەکی یەکجار زۆرە و فەرق و جیاوازیەکی یەکجار زۆر لە نێوانی فەرمانبەرێکی مەدەنی و هەروەها پلە باڵایەک هەیە فەرمانبەرێک کە بەیانی هەتا ئێوارە دەوام دەکا و لەگەڵ پلە باڵایە کە 4 ساڵ لە وەزیفەیە فەرق و جیاوازیەکی زۆر لە بینی موچەکانیان هەیە ئەگەر جیاوازی لە بینی موچەکانیان هەبی ئۆتۆماتیکی لە خانەنشینیەکەش ئەو جیاوازیە بەدی دەکرێت چونکە خۆی ڕێژەی خانەنشینی و هەروەها ساڵی خزمەت لە هەموو وڵاتان لە هەموو جیهان ستانداردە ینی بۆ نمونە مەرجی تەمەن هەیە و ساڵی خزمەت هەیە بۆ پلە باڵا بۆ مەدەنی هەروەکو یەکە بەڵام کێشەکە لە بەرزی موچەی پلە باڵایە
خات و ڕووپاک ئەگەر حکوومەت دەست نەبات بۆ ئەم خانەنشینی پلە باڵاکان کە بەشێک لە پەرلەمانتارانەوەیان نەشاندوێتەوە کە بودجەیەکی زۆری حکوومەت بۆ خانەنشینی پلە باڵاکان و سەربازیەکان ئەڕوات. ئێوەی پەرلەمانتاران هیچ پرۆژە یاساکتان بەدیل پێ بۆ نمونە حکوومەت ناچار بکات بۆی کە بیهێنێتە ئاسێکی دیاریکراو؟ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ بەر لەوەی ئەم پرۆژەیەش بێ ئێمە قەناعەتمان بۆ هەبووە و هەروەها پێشنیارمان کردووە کە قانونی موحەدی عێراقی قانونی خانەنشینی موحەدی عێراقی لێرە بەرکار بکرێ، قانونی ئینفازی بۆ دەربچێ و لێرە بەرکار بێت، چکە بەڕاستی عەدالەتێکی زۆری تێدایە و هەروەها پەرلەمانتار بە مەرجی تەمەن و ساڵی خزمەت خانەنشین دەبێ و لەگەڵ ئەوەشدا بە بڕێکی زۆر کەم خانەنشین دەبێ. بۆیە ئێمە پێمان وا بووە ئەوە عیلاجی دۆخی ئێستا دەکا و ئەو بەرکار بێ، بەڵام کە ئەو نەکراوە هەندێک مادەی قانونی عێراقی موحەدی عێراقیان هێناوە لەناو ئەو قانونە جیان کردوتەوە و باقی ئەوانی تریش ئێمە هەر پێشنیار دەکەین کەەوە هاوشێوەی عێراقی لێ بکرێت. خات و ڕووپاک ئەگەر داهات لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا وەکوترێ لای پەرلەمانتارانیش نازان بێ، ئەوە خەڵکی تر هەر هیچی لەبارەوە نازانێت. لەم پرۆژە چاکسازیە پرۆژە یاسا چاکسازیەدا هیچ شتێک لەبارەی داهاتەوە منەوە نەیخوێنمەوە تێیدا نییە، لە کاتێکدا هەرە ناشەفافێت لە داهات و لە داهاتەکانی هەرێمی کوردستانە چ لە نەوت چ لە خاڵە سنووریەکان چ لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان. سبەینێ ئێوە قسەتان چییە بۆ ئەنجومەنی وەزیران یان کە جاری یەکەم گەڕایەوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان هیچ پێشنیازێکتان بۆ نەکرد کە دەبێت قسە لەسەر چاکسازی داهات لە هەرێمی کوردستان بکرێت و بۆچی حکوومەت هەرێمی کوردستان هیچ شتێکی لەم بارەیەوە لە پرۆژە یاساکەدا تێنەکردووە؟ ئەمن وەکو باسم کرد خۆی چاکسازی حەقیقی بەر لەوەی لە خەرجی بکرێت دەبێت لە داهات بکرێت و هەروەها دەبێت داهات لە هەر وڵاتێک لە هەر هەرێمێک دەبێت داهات شەفاف بێ، دەبێت خەڵکی ئەو هەرێمەیە خود ئەو وڵاتە بزانێت کە داهاتی چەندە بۆ ئەوەی خەرجیەکانی لەسەر ئەساسی ئەم داهاتە خەرجیەکانی ڕێکخە و هەروەها ئیشکالێکی تری گەورەتر ئێمە کە هەمانە چەند ساڵێکە پرۆژە بودجە نەهاتوتە پەرلەمان. ئێمە نازانین کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چەندی داهات هەیە و چەندی خەرج دەکا و چۆنیشی سەرف دەکا. ئێمە داوای ئەوەمان کردو بۆی معالەجەی ئەم خاڵانە هەمووی بکەین و ئەو ڕەخنانێک کە هەمانە و بار و دۆخ باشتر بێ پرۆژە بودجە بێتە هەرێمی ناو پەرلەمانی کوردستان بۆی پەرلەمانتاران بزانن کە ئایا حکوومەت هەرێمی کوردستان چەندە داهاتێتی و چۆنی سەرف دەکا و لە چی سەرف دەکا، چکە بەڕاستی بەشێکی کاری ئێمە زۆر ئەستەم دەکا مەسەلەی بە دوواداچوون لە کاروبارەکانی حکوومەت و وەزارەتەکان کە ئێمە نازانین ئایا هەر وەزارەتێک بەپێی ئەو داهاتەی کە هەیەی ئایا خەرجیەکانی چۆن سەرف دەکا و هەر وەزارەتێک چەندی بۆ دانراوە لە پشکی حکوومەت هەرێمی کوردستان کە سەرفی بکە و داهاتەکان ئایا چەندی دێتەوە ناو وەزارەتی دارایی و ئایا چەندی بە گەندەڵی دەڕوا و ئایا چەندی دەخورێ لە خاڵە سنووریەکان لە خاڵە گومرجەکان و هەروەها داهاتی ناوخۆ داهاتی نەوت ئەوە هەر لی گەڕە داهاتی نەوت کە خەڵکی هەرێمی کوردستان ئێمە پەرلەمانتارانیش نازانین چەندە. بۆیە لە چوارچێوەی ئەم هەموو ڕخنە و گلەیانی کە ئێمە لە حکوومەتمان هەیە داوای ئەوەشمان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ساڵی نوێ بەر لەوەی ساڵی نوێ بێ و بەپێی یاسا و پێی ڕێوی ناخۆی پەرلەمانی کوردستان دەبوو لە مانگی نۆی ساڵی 2019 بە حکوومەتی هەرێمی کوردستان حساباتی ختامی بناربایە بۆ پەرلەمانی کوردستان و مانگی 11 پرۆژە بودجەی بناربایە بۆ مانگی 12 پرۆژە بودجە پەسەند بکرایە بایە و حکوومەتی هەرێمی کوردستان داهات و خەرجی ڕێک خستبایە لە ئەنجامی ئەو پرۆژە بودجەی کە ناردوێتی بۆ پەرلەمان کردوێتی بە یاسا. بۆیە بۆ مەسلەی داهاتەکان کە مەسلەیەکی زۆر گرنگە بەڕاستی ئێمە چەند جار چەند پەرلەمانتارێک داوامان کردووە کە با داهات شەفاف بێ ئایا داهاتی هەرێمی کوردستان چەندە باوەڕ کە بەشێک لەو کابینەی حکوومەت بەشێک لە وەزیرەکانی نازان داهات چەندە ئەمە خەلەلە بەڕاستی ئەمە کارەساتە کە وەزیری دارایی نازانێ
ئەوەی کە گوێبیست بووین نازانێت کە داهات چەندە و ئەو داهاتی دێتەوە ناو وەزارەتی دارایی بەشێکی زۆر کەمە لەو داهاتانەی کە لە هەرێمی کوردستان بەدەستدێن هەم لە خاڵە گومرجەکان هەم لە خەداهاتی ناوخۆ هەم لە داهاتی نەوت بۆیە ئێمە بەرچاومان ڕوون نییە و بۆ مەسەلی بە دوواداچوونیش خەلەل دەکەوێتە کاروبارەکانی ئێمە من ناتوانین بەوردی بە دوواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت بکەین بۆیە هەر لەسەر ئەم ئەساسە سەرجەم دامەزراوەکان خۆیان دەخەنە دامەزراوەکان لە هەرێمی کوردستان خۆیان دەخەنە ژێر پرسیاری هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و خەڵک و ڕاگەیاندنەکان کە ئایا بۆچی بار و گوزارانی خەڵکی هەرێمی کوردستان باش نابێ کەچی دەبینین ڕسومات زیادی کردووە باد زیادی کردووە و حەچی مەسروفات تا لەسەر هاوڵاتیان زیادی کردووە بەڵام بار و گوزارانی خەڵکی هەرێمی کوردستان وەکو خۆیەتی خات و ڕووپاکیەکێک لەو شتانی کە لە پرۆژە یاساکەدا باسی لێکرێ ئیمتیازاتەکانە لە کاتێکدا پرۆژە یاساکە باسی دەکات کە دەبێت ئەو ناشایستەبوونەی لە ئیمتیازاتی ناشایستەدا دیاری کراوە لە چەند موچەیی لە ئیمتیازاتی زۆر دراوە بە کۆمەڵە کەسایەتی سیاسی و ئەوانە پێت وایە ئەم خاڵە جێبەجێ بکرێ بەرپرسێک لە هەرێمی کوردستان کۆمەڵە ئیمتیازاتی ناشەرعی پێدەدرێت و لە بودجەی هەرێمی کوردستان دەڕوات پێت وایە بە پێم پرۆژە یاسا دەتوانرێت دەست بۆ ئەم ئیمتیازاتانە ببرێت مەبەستم بەرپرسانە جاوەڵا خۆ حکوومەت خۆی ئەو پرۆژەی ناردووە حکوومەت خۆی پرۆژەی ناردووە و خۆی داکۆچی لەوە دەکات کە ئێمە لە پەرلەمان پشتیوانی بین و بۆی بکەین بە یاسا جا حکوومەتێک بێ خۆی پرۆژەیەک بنێری و پێشنیاری خۆی بێ و کە ئێمە لە پەرلەمان بۆی دەکەین بە یاسا خۆی نەتوانێت جێبەجێ بکەوە چه حکوومەتێکە بۆیە یعنی کە هەر لە پێی ڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستانیش بۆ ئەولەویەت دەدرێت بە پرۆژەی حکوومەت ئەگەر هەر پرۆژەیەک کە حکوومەت پێشکەشی کرد بوو پەرلەمانتاران پێشنیازیان هاوشێوە هەبوو ئەولەویەت بۆ پرۆژەی حکوومەتە لەبەرچی لەبەرەوەی کە هەماهەنگی و هاوکاری لە نێوان دامەزراوەکانی پەرلەمان و حکوومەتدا هەبێ حکوومەت کە بۆ خۆی پرۆژەیەکی نارد لە جێبەجێکردندا بۆی ئاسانترە بۆی جێبەجێ بکە بۆیە ئەولەویەت بە ئەو دەدرێت لە پەرلەمان جا پرۆژەیەک حکوومەت بینێرێ و دوایە نەتوانێت جێبەجێ بکە ئەوە عیبەیەکی زۆر گەورەیە بۆ حکوومەت و هەروە نیشانی پرسیار دەخاتە سەرخۆی و دەخاتە سەر دامەزراوەکەی شتیشی جێبەجێ کردووە کە پرۆژە یاساژ نەبوو بۆ نمونە کابینەی پێشوو نە یاسا لە پەرلەمانەوە دەرچوو بۆ پاشەکەوت بەڵام جێبەجێی کرد باشە پرسیارێکی ترم خات و ڕووپاک لەبارەی دەرماڵەکان خۆی عەفوەن فەرموو هەر خۆی ئەو یاسایە ڕاستکردنەوەی کۆمەڵێک بڕیاری نایاسایی و هەڵی حکوومەتی هەرێمی کوردستانە بەسەر جەم کابینەکە یەک لە دوایەکان تا گەیشتۆتە ئێستا دەتوانرێت بە پێم پرۆژە یاسایە ئەو هەڵە و کەم و کورتیانە بە تاوەتی چارەسەر بکرێت بە تەواوەتی نا چونکە ئێمە هەڵە و کەم و کوڕیانەی کە هەیە لەم یاسایە و کۆمەڵێک بڕیاری تریش کە بە نایاسایی دەرچوونە ئێمە دەمانەوێت تەسبیت بێ لەو یاسایە بۆی ئامانجەکانی ئەم یاسایە بپێکێ خات و ڕووپاک پرسیارەکەی ترم هەڵەگرم بۆ دوایان پرسیارە بەڕێزی لە ناو لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستانای ئەندامانی ناو لیژنەکە لەگەڵ ئەو تێبینیانەی فراکسیۆنەکەی تۆدان بەڵێ من لە لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان و ڕەخنەی زۆر زدیم هەبوو لەسەر ئەوەی کە لیژنەی یاسایی لیژنەیەکی گرنگە لە پەرلەمانی کوردستان و ئەو پرۆژەیە سەرجەم مادەکانی بە سیفەی تایبەتمەندی ئاراستەی لیژنەی یاسایی کرابوون بۆی راپۆرتی خۆی لەسەر بنووسێ بەڵام بەداخەوە لیژنەی یاسایی تەنها یەک کاتژمێری پێدرا بوو بە 11 ئەندامەوە بۆ کۆی ئەم پرۆژەیە کە راپۆرتی بنووسێ کە پێک دێ لە 20 مادە من لەوێش ئاماژەم پێکرد کە هەر مادەیەکی ئەم یاسایە پێویستی بە یەک کاتژمێرە بۆی گفتوگۆی لەبارەوە بکەین و لەوانەیە مادە هەبێ بە یەک کاتژمێریش نەتوانین گفتوگۆی تێر و تەسەری لەبارەوە بکەین بۆیە بەڕاستی من ناڕازی بووم و تێبینیەکانی خۆم خستە ڕوو و پێشم گوتن ئەگەر لە ناو لیژنە تێبینیەکانم جێی نەکرێتەوە و کاتەکەی لیژنە زیاتر نەکرێت چکە بە یەک کاتژمێر ناتوانین ینی بەڕاستی بە وردیش بیخوێنینەوە چکە پرۆژەیەکە دەست دەدات لە 16 یاسا دەست دەدات لە هەڵوەشانەوەی کۆمەڵێک بڕگە و مادەی 16 یاسایتر اینجا بۆیە تایبەتمەندی ئەولەویەت بۆ لیژنەی یاسایی کە تایبەتمەندە
خات و ڕووپاک کێم بڕیاری دەکە کە بێت لە ماوەی کاتژمێرێکدا ئێوە راپۆرت بدەن و جاسوودی ئەم راپۆرتە چی دەبێت ئەگەر لە کاتژمێرێکدا 20 مادە بە کرچ و کاڵی راپۆرتی لەسەر بدرێت؟ بەڵێ وەڵا خۆ دیارە چێ ئەوە دەکات چونکە چێ و بڕیارە دەردەکا و چێ ئیعاز بۆ لیژنەکان دەنێرێ دەستێ سەرۆکایەتی پەرلەمانەوە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بەرنامەی کاری دانیشتنی دانابوو ئینجاوتی راپۆرت بنووسن کە مەش بەڕاستی پێچوانێ پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە تۆ گە راپۆرتت کە راپۆرتت ئامادە نەبێ ناتوانانی تۆ بانکشتی ئەندامان بکەی و بەرنامەی کاردانی کە راپۆرت ئامادە نەبێ لە ئەسڵدا ئێمە راپۆرتمان ئامادە نەبوو لە لیژنەی یاسایی و یەک کاتژمێر دانرا بوو و هەروەها مادەکان لە ناو لیژنەی یاسایی تەنها خوێندرانەوە چونکە بە یەک کاتژمێر تۆ پێڕاناگەی بۆیە من وەکو ئەندام لە لیژنەی یاسایی ئەو قسانەی کە هەموو تێبینیانێک کە هەم بوو نەمانتوانی بە یەک کاتژمێر ئێمە تەسبیتیکەین ناچار هاتم بۆ ڕای گشتی و خەڵکی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی خستمە ڕووکەمە تێبینیمان لەسەری هەبووە بەڵام بە یەک کاتژمێر نەمانتوانێت تێبینیەکانمان تەسبیتکەین بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئاگادار بن و کەناڵەکانی ڕاگەیاندن تێبینیەکانمان ئەوانن بەڵام ئەگەر ئەوان کاتیان بە ئێمە بدابە و هەروەها ئەو تێبینیانێک کە هەمان بوو تەسبیتمان کردبە لە ناو راپۆرتەکە من نەدەهاتم کۆنگرەی ڕۆژنامەوانی ببەستم چونکە بەڕاستی ئامانجەکانی یاسایەکە و ئامانجەکانی ئێمە کە ئامانجی خەڵکی هەرێمی کوردستان و داخوازی خەڵکی هەرێمی کوردستانە ئێمە تەسبیتمان کردووە لە ناو یاسایەکە بۆیە ئێمە ناڕازی بووین و هەروەها لە لیژنەی یاساییش من بەم جۆر و شێوازە راپۆرت نووسینە ڕازی نەبووم و لە راپۆرتەکە ژواژوم نەکردو و ئاماژەشم پێ کردووە کە واژووی ناکەم چونکە من بە راپۆرتێک ڕازی نابم کە تعبیر لە ئیرادەی خۆم نەکە و ئیرادەی یەکەم خۆم وەکو پەرلەمانتار کە نوێنەری خەڵکم دووەم فراکسیۆنەکەم کە هەندێک قەناعەت و مەبادیئ هەیە فراکسیۆنەکەم پێیەتی و نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان و دوایش فراکسیۆنەکەم دەکەم لە لیژنەکانی پەرلەمانی کوردستان. زۆر باشە یەکێکی تر لە بەشی پێنجەم باز لە دەرماڵەکانەکە خات و ڕووپاک لە مادەی 5 بە دێڕێک باس کراوە کە دەڵێت ئەنجومەنی وەزیران گشت دەرماڵەکان لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕێک دەخاتەوە. ئەمە نازانم من هیچی تێ نەگەیشتم یان ئەوەیە کە من یاسایی نیم یاخود چۆن ئەمانە ڕێگەخرێتەوە بۆ ئێوەی پەرلەمانتارانیش ناڕوون نییە؟ بەڵێ خۆی بەشی پێنجەم بەشی دەرماڵەکان ئەو پرۆژەیە کە حکوومەت ناردبووی ئاماژەی بەوە کردبوو کە بە پێی پەیڕەوێک کە دەردەکرێت لەلایەن حکوومەت ڕێک دەخرێتەوە ئەندامانی لیژنەی دارایی کە جێگای دەستخۆشیە ینی بەوە ڕازی نەبوونەوە و هەروەها مادەکەیان وا داڕشتۆتەوە کە لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان چکە ئێمە 6 یاسامان هەیە لە هەرێمی کوردستان کە بە کارکردنی دەرماڵەکان بەو 6 یاسایەوە ئەوەی تریش بە ڕێنماییە و دەتوانم بڵێم مەسلەی دەرماڵەکان لە لیژنەی دارایی عیلاجیان کردووە ئەمە مادەیەکی خراپە مادەیەکی باشە و حکوومەت هەرێمی کوردستان بەپێی ئەم مادە ناتوانێت دەستکاریەکی و لە دەرماڵەکان بکە کە دەرماڵەی فەرمانبەران ببڕێ بەڵام ئەوەی کە پرۆژەکە پێشووتر هات بوو بەو جۆرە نەبوو دەست دەبرا بۆ دەرماڵی فەرمانبەران بەڵام ئەم مادەیەکی خراپ نییە و دەست نابردرێ بۆ دەرماڵی فەرمانبەرە. باشە مادەی 6 خات و ڕووپاک مەبەستمە و پرسیارە بکەم باز لە هەژمارکردنی خزمەتەکە کە دەڵێت پێداچوونەوە ڕێخستنەوەی پلە و ناونیشان و موچەی وەزیفی سەرجە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بوارەکانی خزمەتی شارستانی و پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناخۆ بە پێی یاسا و پەیڕە و ڕێک دەخرێتەوە ینی تاوەکوی ئێستا پرسیارەکەم ئەوەیە موچە لە هەرێمی کوردستان ڕێک نەخراوە و ئەگەر ڕێک خراوە یاخۆ ڕێک نەخراوە ئەم جارە بە پێم پرۆژە یاسایە چۆن ڕێگەخرێتەوە؟ دیارە لێرە ئاماژەی پێکرد بە پێی پەیڕەوێک کە حکوومەت هەرێمی کوردستان لەوانەیە پەیڕەوە بۆ کاری ڕێخستنەوەی موچەی موچەخۆران ئەوە بکە ئەمە خاڵێکی باشە
چونکە هەمومان دەزانین کە موچە خۆر لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناڕێک ڕێکخرا و ڕێکنەخراومان هەیە موچە وەردەگرێت لە سەرجەم ئەو بوارانە ئەمە خاڵێک نییە کە خاڵێک بێ جێگای تێبینی ئێمە بێ و خاڵەکە خاڵێکی باشە و وەکو باسم کرد پێشتر ئەم پرۆژەیە هەندێک خاڵی باشی تێدایە کە لەوانەیە لە خزمەتی کەمبوونەوەی گەندەڵی بێ لە هەرێمی کوردستان بەڵام وانەیوانیە کۆی پرۆژەیەکە کە بەدڵی ئێمە و خواستی خەڵکی لەسەر بێ و بە خواست و داخوازی خەڵکە موچە لە عێراقی فیدراڵ خات و ڕووپاک لە زۆربەی وەزارەتەکانی هەرێمی کوردستان زۆر کەمترن لە چاو موچە لە وەزارەتێکی معنی هەمان شێوە لە حکومەتی عێراق پێت وایە بە پێی ئەم پرۆژە یاسایە هاوشێوە دەکرێت یاخود کەم دەکرێتەوە ئێستا بەشێک لە فەرمانبەران لێر ناشارمەوە ینی ترسیان هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم پرۆژە یاسایەوە دەستکراوە بێت لەوەی کە ئەو موچەی ئێستا هەیەی بە پێی یاسا پێشتر پێی دراوە بە پێی ئەم پرۆژەیە دەستکاری بکرێت و بڵێ کاکە بە کۆی دەرماڵە و موچەکەت کەم بۆتەوە بۆتە ئەوەنە شتی وا ڕوو دەدات؟ بەڵێ خۆی کێشەی موچەخۆر لە هەرێمی کوردستان کە لەوە دەترسێن کە موچیان کەم بکرێتەوە لە چیە لە دەرماڵەکانە خۆی من پرسیارێکم ئاراستەی وەزیری دارایی کرد لەسەر چۆنیەتی دەرماڵەکان و چۆنیەتی سەرفکردنیان و لیستی دەرماڵەکان وەڵامی دامەوە و لیستی دەرماڵەکانی بۆ ناردم خۆی 156 موچەخۆر 156 موچەی ئیسمیە 144 دەرماڵەیە ئەو 144 بە 6 یاسا لە هەرێمی کوردستان دەدرێ و باقی تر بەڕێنمایی دەدرێ لەم پرۆژەیە وەکو باسم کرد لە مادەی پێنجەم حکوومەتی هەرێمی کوردستان دەستکراوە نییە لە دەستبردن بۆ دەرماڵی فەرمانبەران تەنها ئەو فەرمانبەرە نەبێت کە بە شێوێکی نادات پەروەرانە دەرماڵە وەردەگرێ دەنا حکوومەتی هەرێمی کوردستان لەمەدا دەستکراوە نیە بۆیە فەرمانبەر بۆ مەسەلەی موچە کەمکردنەوەی فەرمانبەر شتێکی وای تێدا نیە کە بڵێ فەرمانبەر موچەی کەم دەکرێتەوە چونکە وەکو باسم کرد 144 موچە دەرماڵەیە یعنی ئەوەی کە دەستی بۆ بدەبردرێ دەرماڵەیە لەم مادەیە دەرماڵەکان بە شێوەیەکی ئەو تۆ دەستی بۆ نابردرێ و حکوومەت دەستکراوە نیە لە دەستبردن بۆ دەرماڵەکان وەکو کۆتا پرسیارم خات و ڕووپاک پێشتریش پرسیارێکی لەو شێوم کرد بەس ئەمەوێت جەختی لێ بکەمەوە لەوەی کە بەشێکی زۆری داهات لە هەرێمی کوردستان بەهەدەرە ڕوا بە تایبەت خاڵە سنووریەکان کە زۆرێک لە پەرلەمانتاران قسەی جددی لەسەرەکەن کە دەڵێت ئەبێ ئەم ساڵ لەم پرۆژە یاسایە چاکسازی جددی لە خاڵە سنووریەکان بکرێت کە داهاتێکی زۆر لە ڕێگەی کۆمپانیای هەردوو حیزبەوە پارەیەکی زۆر و بودجەی گشتی بەهەدەرە ڕوات لەم پرۆژە یاسایە باسدەوە کراوە خاڵە سنووریەکان بە ئەلکترۆنی بکرێت داهاتەکە بەهەدەر نەڕوات لە ژێردەستی حیزبە دەربێت شتێکی وا هەیە؟ بەڵێ نەخێر لەم پرۆژەیە بە هیچ خاڵێکەوە لە ناو نیشانەکەشی دیارە باز لە داهات ناکە باز لە ڕێخستنەوەی موچە و دەرماڵە و خانە نشینی دەکا و ئیمتیازاتەکان باز لە داهات ناکە بە هیچ جۆرێک ئەمە تێبینی جددیمان کە لەسەری هەیە لەسەر مەسەلەی داهاتە بەڵام مەسەلەی خاڵە سنووریەکان و خاڵە گومرجەکان ئێمە کە خولی پەرلەمان درێژکرایەوە بۆ ئەوە درێژکراوە یەکە بۆ یاسای چاکسازی کە تێپەڕێ ببێ بە یاسا دووش بۆ خاڵە سنووریەکانە کە کۆمەڵێک پەرلەمانتار ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار داواکاریەکمان ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە کە بانکێشتی وەزیری دارایی و وەزیرە تایبەتمەنددارەکان بکرێت بۆ ڕوونکردنەوە لەبارەی خاڵە گومرجەکان و خاڵە سنووریەکان کە دەبینین 4 کۆمپانیا حیزبی دەستیان بەسەر داهاتی خاڵە گومرجەکان داگرتووە و دەبێت داهاتی خاڵە گومرجەکان بێتەوە بۆ ناو خەزینەی وەزارەتی دارایی و لەوێ وا داهاتەکانی شەفاف بن ئاشکرا بن ئایا داهاتی خاڵە گومرجەکان چەندە بۆیە یەکێک لە کارەکان کە پەرلەمانی خولی پەرلەمانی بۆ درێژ کراوەتەوە ئەم کارێ دوای چاکسازی ئێمە وەکو پەرلەمانتاران دیسانەوە داوا دەکەینەوە کە داوای ڕوونکردنەوەی پێویست دەدەین کە حکوومەت ڕوونکردنەوەمان پێ بدا داهاتی خاڵە گومرجەکان و سنووریەکان چەندە و چۆنە و دەچێتە باخەڵی کوێ چ کۆمپانیایەک هەرچەند وتم کۆتا پرسیار و کاتیشم زۆر کوردماوە خات و ڕووپاک سبەینێ لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەم پرۆژێ تێپەڕێنرێت و ئایا ئەم تێبینیانەی کە ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەتانەوە
ئەنێردرێتەوە بۆ حکوومەت و داخلی ناو پرۆژە یاساکە بکرێت بەڕای بەڕێستان؟ بەڵێ خۆی بەیانی خوێندنەوەی دووەمە خوێندنەوەی دووەم کە تەواو بوو دیسانەوە لیژنە تایبەتمەندەکان لەگەڵ لیژنەی یاسایی ئەو پێشنیارانەی پەرلەمانتاران تەسبیت دەکەن لە ناو راپۆرتی هاوبەش و تا راپۆرتێکی هاوبەش دەنووسێن پێشنیاری پەرلەمانتارانیش دەخەنە ناو راپۆرتەکە و ئامادە دەبێت بۆ دانیشتنێکی کە بۆ پەرلەمان بۆی دەنجی لەسەر بدرێەوە تا دانیشتنێکی تر دەنجی لەسەر بدرێ ئەم پرۆژەیە بۆ حکوومەت نانێدرێتەوە بەیانی وەزیرەکان دێن لەناو هۆڵی پەرلەمان ئامادە دەبن و لەوێ داوای ڕوونکردنەوەیان لێ دەکەین و لەوێ ئەوان ڕوونکردنەوە لەسەر مادە بە مادەی یاسایەکان ئەوانی پەیوەنددارن بە خۆیان دەدەن و ئێمەش ئەو پێشنیارانی کە هەمانە هەر بەیانی دەیخێنە ڕوو واتە بەیانی ئەم پرۆسەی تاوتوێکردن و گفتوگۆکردە بەیانی تەواو دەبێ ئەگەر پێڕابگەین و تەواو بێ بۆ ڕۆژی تواتریش دانیشتنەکە هەڵنەجرێ و یاخود بۆ ڕۆژی دواتر درێژ نەکرێتەوە ئەوە بەیانی تەواو دەبێ و پێشنیارەکان هەمووی تەسبیت دەکرێ لە ناو راپۆرتی هاوبەش کە لیژنەکان دووبارە لەسەریدا دەنیشن راپۆرتەکە ئامادە دەبێت بۆ خوێندنەوەی سێم کە دەنگدانە لەسەر یاسایەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕووپاگ ئەحمەد ئەندام لە لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لە تەوەری بەرنامەی ژێرخانی ئەم شەو لەگەڵم بووی زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوومان کردن بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی خۆشەویست تاکو ئێستا بینەر و بیسەرمان بوون تاڵقەی ئایندا بەخوای گەورەتان ئەسپێرم شەوێکی شاد بۆ هەموو لایەک.